ئەولەویات ئەوەیە ئینسان چاوی لە خۆی بێ وریای خۆی بێ یان چاوی لە دەروی خۆی بێ. جارێکان بە ئەوەشی ساڵەکەم کوفری عێراقی شتەیە کەسێ باوەڕی بەخوا بە ڕۆژی دیا و قیامەت هەیە بەڵام هیچ حساب بۆ دین ناکات نە نوێژنە ڕۆژی دژاتی دینیش ناکات ئەوە پشتەڵکردن لەو بەرنامەی خوا ناردوێتی. خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا. یەکەم شت بەرپرسیاری بەرامبەر نەفسی خۆت بۆ چونکە جاری وایە تۆ هەوڵ ئەدەی مەسئولی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڵام ئەبینی کوڕەکەت بە قسەت ناکا بەهۆی کوڕەکەتۆ خۆت لە ناو نادی بەهۆی کوڕەکەتۆ فەقیری قوبوڵەکەی حرام ناخۆی ڕۆنە ئافرەت بەهۆی مێردەکەی وە قیامەتی خۆی ناسووتێنێت. پێشە ئینسان لە خۆتۆ دەست پێ ئەەکەی پاشان ئەم بابەتانش باسمان کرد بەڕاستی بابەتی ئەهلی علمە مەسئلەی کێ کافر و کێ کافر نییە قاضی حکمەداتە سەریە ئیستیتابە ئەکرێت ئەبینی بزانم ئەو کەسە ئەو ئیشەی کردووە جگە لەو سێشتەی ئیستیزا و گاڵتەکردن بەخوا و بە پێغەمبەر و بە کتاب بزانم ئایا ئەو لە مەحەبەتی خوایە کردوێتی لە مەحەبەتی خوایە کردوێتی تەویلی هەیە نەخوێنەوارە و تەقلید ئەکات ئەمانە عولەماوی باسیە نەخێر ئەمە بە ئیکراه بە زۆر پێیان کردووە خۆڕوو نەبراوەزەکە نەخێر هاتۆتە سەر زبانیە هاکە ئەو عەبدەی کە وشترەکەی ون کرد فەرمی اللهم أنت عبدي وأنا ربك ئەوە سەبق اللسان بوو ئەو کەسەی کە خۆی سوتان وتی بەڵکوم خوا نەتوانێت زیندوم کاتۆ